باوەڕتان هەبێ ئەگەر بڵم 2000 ینی زیاتر خەڵک نوێژی جەنازی لەسەر کردووە ئەم قسەیە ڕاستی بەزی ئەو گەنجە بەزی ئەو گەنجە کە تەمەنێکی 30 ساڵ ڕووداوی تر چی هەبووە لەسەرەوەی گواستوتەوە تۆ کاک دیلانێکێکە لەو ڕووداوانە هەر شوەیەکیان بوو پەیوەندیەکەم پێوە کرا گەنجێکی تقریبی نەئەچوە 30 ساڵ تەمەن لە یەکێک لەم گوندانی چواردەری سلێمانی مینی پیاتەقی بوو کە چوومە سەر جەنازەکەی لە تۆبعەلیەکەی هێنامان بۆ یەکێک لە مزگەوتەکان سەرسامم بەو گەنجە کە تەمەنێکی ئۆتۆشی نەبوو تەمەنێکی گەنجیە بوو باوەڕکەی هێنامانە مزگەوتەکە تقریبەن بڵێم 15 بۆ 20 نەفەر کەس ئامادەکاری کردبوو بۆ شۆینی ئەو جەنازێ کە لە مزگەوتەکە تر بڵین کاری شۆینەکەی تەواو بوو هێنایانە ژوورەوانێ و بۆ ئەنجامدانی نوێژی جەنازە لە سەری باوەڕتان هەبێ ئەگەر بڵم 2000 ینی زیاتر خەڵک نوێژی جەنازی لەسەر کردووە ئەم قسەیە ڕاستی بەزی ئەو گەنجە بەزی ئەو گەنجە کە تەمەنێکی 30 ساڵ بوو جاوەرە تەمەنی ئینسانەکە تۆ ئینسان بیرکاتەوە تەمەنی 30 ساڵ ئەبێم گەنجە چی کردبێ چی شتێکی کردبێ کە خوای گەورە ئەو مردنەی بۆ کردو بە عاقیبەت خێری شتێک بوو زۆر کاریگەری تێکردم عنی ئینسان زۆر خۆشە ئەو تەمەنی کە هەیە لە پێناو خوای گەورە سەرفیکە باوەڕتان هەبێ لەو مزگەوتە کە من بڵم 2000 نەفەر نوێژی جەنازی لەسەر کردبێ عنی زیاتر بۆ کەمتر نەبوو یعنی کە لەو مزگەوتە بەڕێکەوتین بەرەو ئەو شوێنی کە وەفاتی لێ کردبوو لەسەر قەبرانەکەش یعنی چی بڵم چی باوەڕتان هەبێ عنی تا هەتا چاو بڕکردا خەڵکی لێبوو بۆ ناشنی ئەو گەنجە جا بۆیە داواکارم عنی خوای گەورە مردنیشی وا بکا بە نسیبمان ئینشەڵڵا خوا مردنیە بکا بە نسیبمان کەس و کارمان شانازی پێوە بکات